یەکێتی لە ڕابردوودا خاوەن مێژووکی پڕسەروەری شانازی قوربانیدان خاوەنی دایان سەدان داستانی لە خۆبردوو پێشمەرگی قارەمان زیندانی تێکۆشەر ئێستاش بەڕابەتی سەرۆک باڤڵ یەکێتێکی تازە نوێ و بۆ خەباتی تێکۆشان سیاسەتی تازە و ئایندەیەکی گەشت لە پێشە و دڵنیای هاوڵاتیان دڵنیای هەرێمی کوردستان دەکەینەوە کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا بە سەرۆکاتی سەرۆک باڤڵ و ستافە بەڕێزەکەی سەرکەوتنی بەرز و سەرکەوتنی تەواو بەدەست دەهێنین دڵنیای هاوڵاتیان دەکەینەوە کەم سیاسەتی سەرۆک باڤڵ گرتوێتە بەر سیاسەتێکی ڕاست و دروستە واقعبینانەیە و دوور لە چاواشەکاریە کە هەندێک لانی سیاسی بە هەڵمەتی بانگەشەی چاواشەکاری دەستیان پێکردووە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگا و ڕێبازی ڕاستەقینەی ڕوونە و دڵنیای دەدەمەوە جارێکی تر کە لەم هەڵبژاردنەدا یەکێتی هەنگاوی باش و سەرکەوتنی مسۆگەرە بۆیە پێویستە دانیشتوانی هەرێمی کوردستان پشتگیری لە سیاسەتە ڕاستوڕاوەکانی سەرۆک باڤڵ بکەن لەبەر ئەم لایەنەشەوە بۆ گەشەپێدانی هەرێمی کوردستان پێویستە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران پێویستە بۆ باشترکردنی بژێوی ژیانی ئەو تێکۆشەرانی کە چەندی ساڵە خەبات دەکەن بۆ ڕزگاری نیشتیمانی نەتەوەی پێویستە هەڵبژاردننی ئەم جارە زۆر جیاوازە لە دیدگای یەکێتی و لە داهاتوودا دەیبینیت کە پەرلەمانی عێراق پەرلەمانێکی ئازا و پەرلەمان تارەکانمان یەک لێشی دڵسۆزترن و دڵنیام سەرکەوتنی زیاتر بەدەستێنین بە فرسەتی زانم پرسیاری لە بکەم بەڕێزان قایمقامی چەمسەماڵم پێم بڵێ پرۆژەی ئاوی گۆبتە بە چەمسەماڵ چی بەسەرا ئێستا لە قۆناغی چۆنایە قۆناغی چەنی بڕیوە تاسە شکر بۆخوا پرۆژەکە بۆیە ئەو ماوەیە لێ ئەعلام بە دوورماخستۆ بۆی نەڵێن هەڵمەتی بانگەشەیە بەڵام من لێ دوانەکەم بۆ کۆباس دەدەم پرۆژەکە بەردەوامە زۆر باش کارەکانی بەڕێوە دەچێت لە 18 نقطە ئیش دەکەن لەسەر چاوەکەی کەزەی بچووکە تا دەگاتە بانمەقان 58 کیلۆمەتر مەسارەکەی دیاری کراوە و پرۆژەکانیش بە تایبەتی هەرسێ حەوزەکەی ئاغزەلێر تەواو بووە و هەروەها دوو حەوز لە تەچی کاکەمەند یەکیان تەواو بوو یەکیان لە جێبەجێکردندا و حەوزێکی تریژ ئێستا 20,000 متر سێجای لە بانمەقان دەستی پێکردووە و بەو زوانش زیاتر لە 18 کیلۆمەتر بۆڕیەکان دەگەن ئومێدەوارین بە زووترین کات پرۆژێتەوە بێت و بخرێتە خزمەتی هاوڵاتیان بۆیە ئەو ماوەی دووبارەی دەکەمەوە لە سۆشیال میدیا و لە چاوی ڕاگەاندن پرۆژەکەمان بە دوورگرتووە بۆی نەڵێن هەڵمەتی هەڵبژاردنە ئێستا هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ هاوڵاتیانی چەمسەماڵ کە لە ئایندەیەکی نزیکدا پرۆژەکە تەواو بێت دەمێک کە ئێمە لێدوانمان نەداوە لەسەر پرۆژەی گۆبتەپە بەڵامم لێدوانە تایبەتە بۆ کۆباس مژدەی جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە بەو نزیکانە ئینشاڵڵا ڕادەگەیاندێت.